ئەگەر هاوڵاتی خۆی جارێ حکومت خۆی ئەبێ خۆی یەکسەر پشک بێ حکومت نێڵشتی دەرەوەی بێتە ناو یعنی هەرێمی کوردستان بە ناوی خود ناوخۆی شتی خۆی ناوخۆی بەڕاستی بەشی خۆیەکە بەشی دەرەوەیشەکە ئەگەر شتوانە نەیە وڵات تەبعا لە ساسەد شتی خۆماڵی زیاتر سەرفە بێ کابراگە ڕۆن و کەرە و بەزم و ڕەزم و فاسوولیا نۆک نییە شتەکانی خۆمان سەرفە بن فەلاحێکی خۆمان ێستا کاکە نۆکی کردووەڵی دەوە 500 دینار کیلۆ نۆک کیلۆ نۆکی تورکی بە 2000 کیلۆ 1.5 معقول نییە شتیوە وڵای حکومەت تەبعا دامی حکومەت زۆر شتێکی گرنگە من هەنارەکەی تەسلیم بە حکومەتەکە بەس ئەویش حەقا شوێنێکی ساردە بە شوێنێکی ساردم بۆ دابینکە بۆ ساردخانەیە ئێستا ئەم هەنارێکی زۆر جوانە بۆ ساردخانە هەڵگیرێ ئێستا یانی حکومەت دەڵسێت تەرجیحمانکە بە ساردخانەیە دوانزەماگە هەناری خۆمانی شەڵا نەکەر هەنار تەماتەمانێ بانجانمانێ شتی ترمانێ هەموو شتێک هەڵەگیرانی بۆ هەیە باشە بۆ ئێران شتێک ئێران میوەی وشکرای هێناوە وشکراو چیم لە ئێران کەمە لە قەزیە خاکە نەوتا حکومەتە دەوڵەتە لە هیچم لەو کەم نییە بەرە هەمووی هەرێمی کوردستان بە تایبەتی لە منتیقە و دەڤەری هەڵەبجە و کوردستانە بەرهەمێکی چاکی نایابی هەیە ئەگەرێکی بێت و پەرەی پێ بدەین بڕوا بەشی هەموو هەرێمی کوردستان خۆمان مەوادمان هەیە ئەبێ حکومەت هەڵسێ پێی بە تایبەتی هەرێمی کوردستان هەستێ بە دابینکردنی ساردکەرەوە بۆیان بۆ ئەوەی بەڕادەکان بتوانین ئێمە شتەکانی تیا هەڵبگرین هەر وەکو چۆن دوکان بەکرێ ئەگرین بتوانین بەڕادیش بگرین لە هەرلانی کەم بتوانین بەڕاد بگرین لە ناو حکومەتە هەتا وەکو بتوانین بەروبوومەکانی خۆمان ئیسفادە لێ بکەین ئەوانەی کە لە دەرەوەیەن مادە حافیزەیان پیاکراوە بەس ئەوەی لە ناوخوایە هیچی مادە حافیزەی پیان نەکراوە هەر هەمووی 100% سروش دێ حتا ئێمە جارێکیان مادەی دەرهین دەرەوەمان بۆ هاتبوو سێ و ئەم شتانە کاتێکە خوارمان تووشی نەخۆشین بووین لەبەرەوەی هین بوو تێکەڵ کرابوو لەگەڵ شتێکی کە ئەبێ ئەگەرکی جوان بیشوێتەوە چونکم بارستایەک لە سەری دانراوە لە هەرێمی کوردستانە ئەوەی لەسەر نییە ئەگەرێکی ساردکەروی خۆمان تایبەت بۆ دانرێن هیچ کێشەیەکمان نابێت تەسیری زۆری هەیە ئەگەرێکی بەرهەمی تورکیا هەمووی بایکۆتی لێ کردووە کەس نەیکڕێ بازار بەخۆت بووە لە بازار لە شتەکانی کە بازارێکی باش هەیە و زۆر ئیسفادەی کردووە داواکاری ئێمە بەوەی کە بتوانین گەڕێنەوە بۆ ئەوەی بەرهەمی خۆمان بەکاربێنین بەرهەمەکانی خۆمان کە بەکاری ئەهێنین وەبەریان ئەهێنین حەقی زەحمەتەکەمان دەرنایێنێتەوە ئەبێ حکومەت هاوکاریمان بکە ئەبێ حکومەت خۆی مەسەڵەن ئەمەمان لێ وەربگرێ بۆ نمونە بڵێ هەموو کیلۆیەک هەنار لانی کەم بە 500 لە ئێمەی وەربگرێت بە 500 لێمانی وەربگرێت بڵێ بە هانی جوتیارەکان بە بڕۆن کارەکانیان بکەن لەبەرەوەی ئێمە هەمومان پشتمان ساردە ناتوانین کارەکانمان جێبەجێ بکەین